خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ و لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تەورێکی تری پرۆگرامەکەمان کە تەوەریکی تەندروستیە. ئەم تۆرەمان باز لە هۆکاری هەوکردنی میزەڵانەکە لە جەستەیە و بزانین هەوکردنی میزەڵان لە چیەوە دروستە بێت و نیشانەکانی چییە و هۆکارەکانی چییە و ئایا لە پیاوانە چۆن ڕنگدانەوەی هەیە و لێکەوتەکانی چییە و ئایا لە خانمانە بە چ شێوازێکە و ئایا ئەم ڕێژەیە تا چەند ئێستا لە کۆمەڵگای ئێمە لە ڕووی زانستی تەندروستیەوە ڕێژەیەکی بەربڵاو یاخود ڕێژەیەکە کۆنتترۆڵەتوانێت بکرێت. ئێمە وەکو مرۆڤێکی ئاسایی چ پیاوان چ ژنان ئایا ئەگەر هەستمان کرد بەو نیشانانەی دوجار کە پزیشکە بە ڕێزەکەمان پێوتین هەستمان پێکرد ئەم نیشانانە زۆر دووبارا بێتەوە پێویستە سەردانی پزیشک بکەین و پشکنین بۆ خۆمان بکەین و ئایا ئێمە زۆر جار پرسیاری ئەوەکەین لەوانەیە کۆمەڵێک لەو دەرمانانەی ڕۆژانە بۆ کۆمەڵی نەخۆشی درێژخایان ئەی خۆین یاخود نەخۆشی درێژخایانمانەیە ئەمەنە کاریگەری هەیە لەسەر میزەڵدان و میزە ڕۆمان چووکە زانین ئەو ش لە مزیانی کە لە جەستەمانەیە لە ڕێگەی گوچیرۆ پاڵاوتن و دوای لە ڕێگەی میزەڵدانەوە ڕێتۆ دەرەوە ئایا ئێمە چۆن بتوانین پارێزگاری لێ بکەین و ئێستا تازەترین چارەسەرەکان خۆی لە چیە ئەبینێتەوە. زۆر کاتێمە زۆر کەسمانەیە زۆر گرفتی هەیە لەوانەیە پێشتر گورچی لێ گرفتیە بوو بێ زۆر کەسمانەیە گرفتیکەی تەندروستیکەی هەبووە کە کاریگەری لەسەر میزەڵان بەجێشتووە. لە کۆتایی گفتوگەکانیشمان باسی شەپەنجەی میزەڵدانەکەین بزانین ئەم ڕێژەیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لە چه ئاستێکایە و بتوانین چۆن ڕێگری لێ بکەین. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شەماڵ محەممەد پزیشکی پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ میزەڵدان و پرۆسات کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایەمە میوان. دکتۆر زۆر بەخێر بێ بیانی باش. زۆر سپاس بیانی سپاس ئامادەبوون. سەرەتا باسێکی میزەڵدان بکەین. میزەڵدان ئەرک و فەرمانی لە جەستەی ئێمە چێ دوایە چینە سەرەوەی هەوکردنی میزەڵدان چی زۆر باشە. طبعا میزەڵان یەکێک لە ئۆرگانە سەرەکیەکانی کۆ ئەندامی میزەڕۆ لە ئینسانە ئەکرێتە بەشی خوارەوەی سک و لە ناو حەوزایە. فەرمانی سەرەکی بریتێ لە کۆکردنەوە و خەزمکردنی ئەو میزەی کە لە گورچیلەکانەوە دروستە بێ و بە بۆری حالبە یەتە ناوی لە کەسێکی پێگەیشتووە توانای هەڵگرتنی 500 بۆ 600 سیسی میزی هەیە. تەمان ئەو میزەکە ئیترکۆ بێتەوە مەوادی سامە مەوادی ژاهراویە بۆیە لە گوچیلەوە فلتەر کراوە کە فەتێ لە میزەڵانە بمێنێتەوە و لە کاتێکی گونجاوە بکرێتە دەرەوەی جسم. بەگشتی ئەمە فەرمانی سەرەکی میزەڵانە. باشە. هەندێک جار ئەبینین هەندێک گرفت دروست ئەبێ دکتۆر کە کەسەکان بۆرم نە بە میزە چورکە و ئەمانە ئازانن لەوانەیە پەیوەندی بە میزەڵدانەوە بێ. ئەگە بەڕێزت زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە دیارترین گرفتەکانی چییە کە لانەیە لە میزەڵدانە ڕوو بدات؟ بەڵێ تەمان کۆمەڵی گرفتەیە کە تووشی میزەڵانە بێ و هەموو ئۆرگانێکی تر لە باوترینیان بریتێ لە هەوکردن التیهاباتی میزەڵان. طبعا چەند جۆرێکی هەیە هەندێک التیهاباتوانێ بەهۆی میکرۆبەکانەوە وەکو بەکتریا و ڤایرۆس یاخود پاراسایتەکان. هەندێک جا التیهابەکە التیهابێکی لا میکرۆبیە یاخود التیهابێکە بەهۆی هەندێک مەوادی کیمیاویەوە ڕۆئەیە وەکو چی مادەی کیمیایی دکتۆر؟ مەسەڵەن ئەو کەسانی کە عیلاجی کیمیاوی وەرەگرن یاخود تیشک وەرەگرن بۆ هەندێک حاڵاتی شێرپەنجە بۆ ناوسکیان یاخود بۆ حەوزیان جۆرە ئیلتیهابێک دروستەکان لە دیواری میزەڵیانیان بەهۆی میکرۆبەوە نییە بۆی بەرکەوتنەوەی بە عیلاجی کیمیاوی و بە تیشک. باشە دکتۆر زۆر کاتێ ماڵەی با لەم شتە سەرەتایانەوە دەست پێ بکەین بچینە سەر ئەوەی نیشانەکان کە چۆن لێمە دەرەبێت دوایی ئۆکارەکانیشی پرسین. ئێمە زۆر کات ئەچین بۆ ئەوەی کە میزکردن ئەنجام درێت ڕەنگی میزەکەت جیاوازە یان بۆنی میزەکەت جیاوازە یان زۆر جار هەستەکەیت میزکردنێکی زۆرە بەڵام کاچی میزەکەت کەمە. ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە تۆ هەوکردنت هەبێ لە میزەڵداندا. بەڵێ ئەوانی باسەکە نیشانن. بەڵێ طبعا میزەڵان زۆر حساسە ناوخۆشی میزەڵان جۆرەخانەی پێڵی یورۆثیلیەم زۆر حساسە بە تێکچوونی تەرکیزی و خستی میز بە تێکچوونی پێکاتەکانی ناو میز یەکسەر کەسەکە ئاگادارەکاتەوە لە نیشانە سەرەتایەکانی ئەوانەیە کەسەکە زوو چێ بۆ توالێت کەسەکە کارچێ هەستەکە میزێکی زۆری پێ بەڵام سیرەکە تۆزە میزیەتە دەرەوە لە کاتی میزکردنەکە ئازار دروستە بێ لەبەر میزەڵانیا بۆنی میزی ئەڵێ هەستەکەم وەکو ئاوی کوڵاتووی پیاڕوا کزانە و سووتانەوەیە بێ ڕەنگی میزی تێگەچێ میزەکەی تەڵخە بێ هەنێجا سوورە بێ خوێنی تێکەڵە بێ لەگەڵ میزەکەیە تایبەت یەگەر التیهابەکە بە قووەت بێ بۆنی ناخۆشە بێ بۆن ساردیەت وەکوی باسە کرد ئەچێ و هەستەکە پێی ماوەیەتە دەرەوە لە میزەڵان یا تای ماوەتەوە و لەگەڵی شاهانە نیشانی تری لەوانەیە هەبێ وەکو ئازار لە کەلەکەکانە وەکو دڵتێکەڵ هاتن وەکو ڕشانەوە وەکو لەرزوتا تایبەت یەگە التیهابەکە بە قووەت بێ و سەرکەوتی بێ بەرەو کوچیلەکان. دکتۆر بەڵام لەوانەیە ئەمانە نیشانەیەک بێت
بەڵام بۆ نمونە پەیوەندی بەوە بێ کەسەکە گورچیلەی التهابی هەیە یان لەوانەیە مناڵدان لە خاتونەکانە لانەی پەیوەندی بە بەشی تری جەستەشەوە بێ بەڵێ بێگومان تۆ التیهاب لەکوێیە بۆ میزەڵان یاوەتا لە خوارەوە لە ڕێبۆری میزەوە داخڵە بێتە ناو میزەڵان یاوەتا لە گورچیلەوە لەسەرەوە بۆ یەتە خوارەوە بەم شێوەیە بەکتریاکانە گەنە ناو میزەڵان تووشی التیابەکەن بەرە بە ئەکید بوونی التیاب لە گورچیلە بوونی بەد لە گورچیلە یاخود لە خانمانە مەسەن لە کاتی حەملە کە مەناعەیان داوەزێ زوو تووشی التیابە بن هەنێ لە خانمانەی کێشەی گرەی ڕەحم داخزانی ڕەحم یاخود لەولەبیان هەیە وەکو جۆرێک لە جۆرەکانی مەنع کە بەکاری هێنن کە یعنی تەنێکی بێگانەیە لە ناو ڕەحمی ئافرەتەکەی واکە زوو التیهاب دروست بێت لە میزەڵانە چکە بێتە مۆڵگەیەک بۆ کۆبوونەوەی بەکتریاکان باش بەڵێ دکتۆر هۆکاری سەرەکی بۆ توشببوونی هاوکردنی میزەڵان بە تایبەتی لەوانەیە زۆرترم ڕێژە لای پیاوان زیاتر وەک لە خانمان چییە؟ بەڵێ وەڵا خۆی التیابی میزەڵان بەعام لە ئافرەتا زیاترە وەک لە پیاوانە ئافرەتان زوو تووشە بن ئەیش کۆمەڵی ئەسبابی هەیە کە لەوانە ئەوەی کە بۆنی میز لە ئافرەتا کورتە زۆر بە ئاسانتر میکرۆبەکان ئەگەنە ناو میزەڵان و گۆڕانی هۆرمۆنات بە تایبەتی لە کاتی سۆری مانگانە یاخود لە کاتی حەملە ئەمانە هەمووی واکان مەناعە دابەزێ و بە ئاسانتر میکرۆبەکان خانمەکە تووشی التیهاباتکە لە پیاوانە زیاتر بەهۆی گەورەبوونی پرۆستات و گیرانی بەری میزەوەیە کە میزەکە ئەمێنێتەوە لە میزەڵانێ باش بەتاڵ نابێتەوە ئەوە ئەبێتە هۆکاری التیهابات و هەنێ هۆکاری تریشی هەیە مەسەلەن هەنێکەیە سۆندەی میزیان هەیە هەنێکەیە قەستەرەی حالبیان هەیە لە گورچیلە بۆ ناو میزەڵاندا یاخود بەردیان هەیە لە گورچیلە یاخود لە میزەڵانە ئەمانە هەمووی هۆکارن بۆ کۆبوونەوەی التیهابات باسی جگەرە کێشانت کرد دکتۆر جگەرە کێشان چ کاریگەریشیە لەسەر میزەڵان بەڵێ تەمان جگەرە کێشان تەسیری سلبی هەیە لەسەر هەموو سیستمی میزەڕۆ بە تایبەتی لەسەر میزەڵان کۆمەڵێک مەوادی مزڕی تایە کۆمەڵی مادەی زیان بەخشی تیا کە لە ڕێگەی میزەوە ئەکرێنە دەرەوە کۆبوونەوەی ئەو مادانە لەگەڵ میزا و لە ناو میزەڵانەوەکە کە بەرگری ناو میزەڵان دابەزێت کە بەرگریەکە دابەزێت لەلایەکەوە ئەگەری توشبوون بە التیهابات زیاکە باشە ئەمە لەسەر هەوکردنی مەسانە یان هەوکردنی میزەڵدانەگەر بڵێن ئێستا بەڕێزت پێشوەی کە بینە لای بینەرانمە باسی ئەوەت کرد کە بەداخەوە شێرپەنجەی میزەڵدانیش لانەیە یەکێک لەو گرفتە باوانە یان نەخۆشە باوانە بێت لە مەسانە چون ئەلحەمدولیلا ئامارەکە زۆر کەم بوو بەڵام هەر ئیتر هەیە بەداخەوە ئەگەر باسێکی شێرپەنجەی میزەڵدانیش دکتۆر بکەیتەوە هۆکارەکانی چییە؟ تامان شێرپەنجە وەکو شێرپەنجی هەر ئۆرگانیکە لە میزەڵانیش ئەگەری بوون بە شێرپەنجەی هەیە بریتە لە گەشەیەکی ناڕێک و ناسیستیمیک لە خانەکانی ناوپۆشی میزەڵانە لە شێوەی گۆشتی زیایە دەرەکەوێت بەسەرەتا هیچ نیشانەیەکی نییە بەڵام لەگەڵ گەورەبوونی گرێ شێرپەنجەیەکە لە ناو میزەڵانە وردەوردە علاماتی بۆ دروستە بێ علامەتەکان بیدایەت علامەتی تایبەت نی مەسەلەن ئەو نیشانانێکە بۆ ئیلتیاب باسمان کرد میزە چۆرکە زوو چوون بۆ توالێت تەواو بەتاڵ نەبوونەوەی میزەڵان ئەمانە کۆمەڵی نیشانن کە سیاسە پێمان ناڵێم کەسە شێرپەنجەی هەیە بەڵام سەرەکی ترین نیشانە بۆ بوونی شێرپەنجە لە میزەڵانە بریتە لە میزی خوێناوی بەبێ بوونی ئازار یعنی کەسەکە چەند جارێ ئەچێ بۆ توالێت سیرەکات لەگەڵ میزەکەی خوێنیەتە دەرەوە کڵۆ خوێنیەتە دەرەوە هیچ ئازارێکیشی نییە هەنێجار بەداخەوە پشتگوێ ئەخرێ لەبەرەوەی یاڵێ ئەخۆ ئازارم نییە هیچ نییە پشتگوێ خات درەنگێ بۆ لای دکتۆر ئەگاتە مەرحەلەیەکی پێشکەوتوو بوونی خوێن لە ناو میزا بەلای ئێمەوە هێڵی سوورە یەکێکە لە نیشانە سەرەکیەکان بۆ بوونی شێرپەنجە لە میزەڵانە بەپێی ئامارەکان لە هەموو عێراقا تقریباً لە 100,000 کەس 23 پیاو و 11 ئافرەت تووشی شێرپەنجەی میزەڵانە بن جارێکی تر ئەیڵێتەوە لە 100,000 کەس 23 لە پیاوان و 11 لە ژنان داتاکە لامابی ساڵی 2017 بڵاو کراوەتەوە تووشی شێرپەنجەی میزەڵانە بن دکتۆر باست کردوتە خاتونەکان بەداخەوە بەکارهێنانی بۆیەی قژ بۆیەی نینۆک ئەمانش هۆکارە بۆی کە ئابم شەوەیە شێرپەنجەلانە لاانە ڕۆ بدات بەڵێ لە پیاوانە تەمان یەکی لەوە کارە سەرەکیەکان بۆ شێرپەنجە جگەرە کێشانە ئەو مادانەی کە تایەتی لەگەڵ میزە ئەکرێنە دەرەوە خستە بنەوە لە میزەڵانە و خانەکانی تێکا بێ بە شێرپەنجە لە خانمانیشا بەکارهێنانی هەموو جۆرەکانی بۆیاخ هەتاوانی کە لە معاملەکانی بۆ یەکردنا ئیشەکەن ئەو مەوادانە هەڵەمژن یاخود بەر جستیانەکەوێت پێستیان هەڵیەمژێت هەموو جۆرەکانی بۆیاخ لاستیک پلاستیک مەوادە بنزینیەکان تەنەر ئەمانە هەمووی کۆمەڵێک مادەن کە لە کۆتایی یا لەگەڵ میزە ئەکرێنە دەرەوە لە میزەڵانە کۆ بنەوە و
خانەکان تووشی شێت پەنجاکەن. باشە دکتۆر نەخۆشیە درێژخایەنەکان بۆ نمونەیەکە لەو نەخۆشیانەی کە زۆر کەسێڵێ شەکرەمێ بەردەوام میزەکەم ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە هەوکردن دروست بکە لەو کەسەیە. بەڵێ تامان شەکرە بەگشتی بەرگری جەسەدا ئابەزێنێت و بەشێک لەو شەکری کە لە خوێنە کۆ ئەبێتەوە لە ڕێگەی میزەوە ئەکرێتە دەرەوە میدیایەکی باش دروستەکە بۆ گەشەی میکرۆبەکان بەکتریا حەزی لە شەکرە کە لە ناو میزا شەکر هەبێ و لە میزەڵانە ئەمێنێتەوە یەکسەرە بێ بە ئیلتیاب لەبەرەوە شەکرە بە هۆکارێکی سەرەکی داێنێ بۆ توژون بە ئیلتیهاباتی میزەڵان و حتا جاری وایە سەرە کێشە بۆ دروستبوونی بەرد ئەو ئیلتیابەکە ئەوەنە دووبارە ئەبێتەوە لە میزەڵانی کەسەکەیە وردە بێ بە بەرد زۆر کەسڵێ زۆر کەم ئاوە خۆمەوە بنە کێشە لەو باشترین شت بۆ شلەی جەستەیمان ئاو خواردنە تایبەتی لە مۆرسە گەرمایشە زۆر کەسێ لە منەر خۆم حەزم لە ئاونی ینی زۆر کەم ئاو خۆمە لەگەڵ ناخواردنیشە ئاویش ناخۆم ئەو سیستەم و ڕێڕەوەی گورچی لەو ئەچێتە تا میزەڵدان و میزە ڕۆ ئەم شتانە ئەم کەسانە تووشیم گرفتا بن یاخودنا بەڵێت بەئەکییت چکە زۆر جاری کەژم باسم کردووە ئێمە مەس ئەگەر کەسێک 100 کیلۆ بێ 7 کیلۆی ئاوە لە 6 بۆ 7 جسمی ئێمە ئاوە و گورچیلەکان فیلتەرن تا ئەو لە جسمە باشتر بێ ڕێژەی ئەو باشتر بێ گورچیلەکان باشتر ئیشەکەن میزێکی زیاتر دروستە بێ و تەمان میزکردن یەکێکە لە سیستمی بەرگری لە جسمی ئێمە هەر خۆی خۆی میز مەوادی ژەهراویە و ئەو ئیلتیهاب و میکرۆبانش کە لە میزەڵانە کۆ بنەوە لە ڕێگەی ئەو لێشاوی میزەوە ئەکرێنە دەرەوە لەبەرەوە طبعاً کەم ئاو خواردنەوە ئۆتۆماتیکی ئەبێ بە ئیلتیهابات بۆ هەر کەسێکی طبیعی لە ڕۆژێکە ئەبێ 2 لیترونی بۆ 3 لیتر ئاو بخواتەوە بەم گەرمایش ئەم گەرمایە ئەبێ 3 زیاتیکەی بۆ زستانە قەی ناکە ئاڵێن مەسەلەن کەسەکەوەنە ئارەق ناکاتەوە هەستی تینێتی نابزوێ قەی ناکات 2 لیتر بەڵام بۆ هاوینان وا باشترە ینی هەموو کەسە هیچ نەبێت 2 سەعات جارێ یەک پەرداخ ئاو بخواتەوە دکتۆر کەسی وایە بۆ منەڵە قاوا خۆمەوە چا خۆمەوە ئەمە بە جێگرەوازانە بەڵام هەر پزیشکێکی هاوکاری بەڕێزت لە بەرنامەکان باسی کرد وتی ئەمانە واکەن ئاوێکیش لە جەستە بڕواتە دەرەوە بۆیە ئەبێت تۆ جێگرەوە لە جیاتەوە ئاوێکی زیاتر بخۆیتەوە چاوانەوە یگومان کافاینیانتیە کافاین مدەڕڕە میز بە کەساکە ئاڵێ خۆ من چاکەم خواردوێتەوە قاوەکەم خواردوێتەوە باشە بەڵام نازانێت لەو لاوە ئەمانە ئاوێکی زیاتر لەوەی کە خواردوێتی و ئەیکەنە دەرەوە لە جسمی بالفعل کەسەکە تووشی وشک بوونەوە ئابێ باشە دکتۆر باسی بەردی میزەڵدانیشت کرد ئەگەر هەر باسێکی بەردیش بکەین ئەوەی کە ئەو کەسانەی کە خوا نەخواستە تووشی بەردەبن ئەزانن چ ئازارێکی زۆری هەیە جا بەڕێزت پێمان بڵێ یەکەم شت ئەسەن چی واکە بەرد لە میزەڵدانە دروست بێت دکتۆر بەڵێ تەمان بەردی ناو میزەڵان دوو جۆرە یاوە تا لەسەرەوە بۆی هاتووە لە گوچیلیا دروست بووە بەناو بۆری حالبە هاتووە و بەڵێ هاتوۆتە ناو میزەڵانی و لێوە فڕینەیەوە بەردەکە ماوەتەوە لە ناو میزەڵانیا وردە گەورە بێ جۆری دووهەمیان کە ئەمە کەمتر باوە ئەوەیە کە لە ناو خودی میزەڵانە بەردەکە دروست بووە باشە ئەمەش تەمان حاڵەتێکی تۆزێک نادرە زیاتر لەو کەسانەیە کە بەتەمەنن کێشەی پرۆستاتیان هەیە ناتوان باش میزەڵانیان بەتاڵ بکەنەوە یاو کەسانی بۆ نمونە کەسێکە جەڵدە لە یاوە لە جێیا کەوتووە ناتوانێت بچێت بۆ توالێت زوو میزەڵانی ئەسڵ میزی بۆ ناکرێت بە سۆندە میزەکە باشە ئەمانە لە ناو میزەڵانە ئامێنێتەوە ئیلتیهابێکی متەکەڕڕی هەیە کۆ بێتەوە بێ بەبێت لە میزەڵانە باشە تەمە نیشانێکی تایبەتی نییە بەردی میزەڵان زۆر جار ئێمە کە یەن ئەیان بینین بەقەت پەتاتەیەکە بێت لە ناو میزەڵانی هەموو میزەڵانی گرتوێتەوە بەردەکە چکە نیشانێکی تایبەتی نییە ئازاریشی نیە لەوانێ جاجان میزە چۆرکە دروستکە ڕەنی میزی تێک بە میزی سوورکە میزی خوێناویکە بەڵام کەسەکە زۆر گوێی نایاتێ دکتۆر باست کۆتە ئازاری نییە کەسی وایە ئێسمە هاوکارێکمان تووشی بەردی میزەڵدان بووە ئەو ئارام و ئۆقەی لێ وەرگرتوم ئەمە چۆنە شانسی کەسەکە ئەمە بەردی حالبە کە لە گوچیلەدا ئەوەزە لە ناو بۆری حالبە ئەچەقێت گوچیلەکە ئاوسێنەمە ئازارێکی زۆری هەیە بەڵام بەردی میزەڵان کە لە ناو میزەڵانە بچکە میزەڵان قەباری گەورەیە لەبەرەوە بەردەکە هیچ گیرانێ دروست ناکات مەعەدا ئەگەر چێتە ناو بۆری میزەوە دەمی بۆری میز بگرێ ئەو کاتە کەسەکەیت میزەڵانی پڕە لە میزان نەیتوانیوە میز بکات بە ئازارێکی زۆرێ بالفعل بەڵام بەگشتینە لە ناو میزەڵانە کە دانیش هیچ نیشانێ دروست ناکات باشە دکتۆر بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە هەم لەسەر هەوکردن هەم لەسەر بەردی میزەڵان هەم لەسەر پڕۆسات ئەگەر گەنجێک بۆ نمونە باوکی تووشیەوە بوو بێ یاخو برایەکی گەورەی تووشیەوە بێ ئەمیش ئەگەری هەیە توش بێت بەڵێ بەئەکید ینی ئێماڵێن بۆ ماوە قاچی هەیە لە هەموو نەخۆشیەکە پێی هەیە لە هەموو نەخۆشیەکە لەوانش کێشەکانی میزەڵان و گورچیلەیە
كيك لعائلكيانا كشي مثلا التهابات هبه كشي شێرپەنجەکان هەبێ بە تایبەتی کەشی گەورەبوونی پرۆستاتیان هەبێ ئێمە دائیمەن ڕێنماییانەکەین ئەڵێن لە تەمەنێکی تر لە دوای 40 ساڵیەوە هیچ نەبێت ساڵی جارێ بۆ 2 جار وەرە پشکنین بکە بە تایبەتی بۆ کێشەکانی شێرپەنجە چکە شێرپەنجە بەداخەوە لە بیدایا تا هیچ نیشانێ دروست ناکە بە تایبەتیەکە گیرەکە بچووک بێت هیچ نیشانەیەکی نییە بەڵام کە هات بۆ پشکنینەکان چی مەسەن ئێمە فاسی میزیان بۆ بکەین فاسی خوێنیان بۆ بکەین سۆناریان بۆ بکەین هەنێجار پێویستەکە کە نازوورێکی تەشخیصیان بۆ بکەین گیرەکە ئەگەر لە مەرحەلەیەکی سەرەتایی یا بێ مەسەن یا بەردەکە یا ئیلتیهابەکە ئێمە تەشخیصەکەین ئەمە تا زووتر تەشخیصکەی زووتر عیلاجکەی نەتیجەکەت باشترە بێت باشە جا ئێستا ببینە سەر ئەو قۆناغی کە خوا نەخواسە کەسەکە تووشی نەخۆشیەکە بووە چارەسەرەکەی چ با لە هەوکردنەوە دەست پێ بکەین طبعا هەوکردن ئەوەی باشە یعنی زوو کەسەکە هێنە بۆ لای دکتۆر نیشانەکە ئیزعاجێکە میزە چوڵکە و ئازار و کزانە و بۆنی ناخۆش و خۆی ناگرێت زوویەت بەدەمیەوە و طبعا ئێمە لە ڕێگەی پشکنینی سەریری پشکنینە مختبەریەکان سۆنار تیشەکان جار پێویستەکە کە تشخیصمان کردم کەسە مەسەن ئیلتیهابی هەیە بەپێی مەسەن قورسی ئیلتیهابەکەی ئێمە عیلاجیانێن عیلاجی ئیلتیهاباتیانێ ئازاشکێنیانێنێ هەنێک مەوادی فەواریانێنێ بۆ پاکردنەوەی گورچیلە و میزەڵانیان زۆربەی زۆریان لە ماوەی 5 بۆ 7 ڕۆژە ئیستیجابە ئێن و ئیلتیهابەکە نامێنێ لەگەڵی شاڕێنماییانێنە کە ئاو زۆر بخۆ مەسەن شلەمەنی زۆر بخۆ بەڕێکوپێکی هەموو 2-3 سەعات جارێ بچۆ لە توالێت میزەڵانە بەتاڵکێرەوە بۆ خانمان مەسەلەن ئەڵێن کە لە کاتی پاکردنەوە یا خۆ پاکردنەوەیە لە پێشەوە بۆ دواوە خۆت پاکەرەوە نابێ بە عکسەوە بێتەوەش ینی میکرۆبەکانی دوایەنێتەوە بۆ ناو جانی مەسەلەن زۆر خواردنەوەی مزرەمەنیەکان شەربەتی لیمۆ پرتەقاڵ شەربەتی بەڵێ باشن زۆر باشن بەڵێ کرانبێری هەیە لای خۆمان وەکو میوە نییە بەڵام بە شێوەی شەربەت و ئەوانە هەیە هەتا لە پیاوەکانە شوتی مەسەلەن کاڵک ئەمانە هەمووی مدەڕڕن ئاوێکی زۆریان تایە ئێمە بۆ شێوەیە عیلاج و ڕێنماییانەیە و زۆربیان یعنی باشە دکتۆر ئێستا لە چارەسەرەکانە زۆر کەس هەیە ئەو سابواە بە نەشتەرگەری یاخو بە ڕێگایکی ئێستا لە ڕێگەی نازۆڕەوە بەردی گورچی لە چارەسەرەکەی بۆ هەمان شێوەش بۆ میزەڵان و ئەوانە چارەسەرەکان ئەکەوتووەتە شێوازێکی ئاسانتر بۆی کەسەکە کەمتر تووشی نەشتەرگەری گەورە ببێت بەڵێ تەمان ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیە کێسە لە عالەمە هەیە خۆشبەختانە لە لای ئێمەشەیە ینی هیچی کەم نیە لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی زۆربەی زۆری کێشەکان بە تایبەتی بێت هەتا گیرەکان ئێمە ئێستا لە ڕێگەی نازوورەوە بەبێ هەڵدڕین بەبێت تەقەڵ و تەنها لە ڕێگەی نازوورە لە ڕێی بۆلی میزەوە چینە ناو میزەڵان مەسەلەن کەسەکە گیرەی هەیە یاخود بەردی هەیە هەر بە نازوور بۆی چارەسەرەکەی زۆر باش ئەمە کاتە باسی بەردیشکرا ئەگە وەکو دووە نەخۆشی جەنابەت چارەسەرەکەی باسکەی شێرپەنجەکە ئەمە بە چ شێوەیەکە دکتۆر تەمان شێرپەنجەوەکو هەموو شێرپەنجەی کە 4 قۆناغی هەیە باشە لە قۆناغەکانی سەرەتا ئێمە گەر پێی بزانین تایبەتی لە مەرحەلەی یەکە ئێمە تەشخیصی کەین تەنها بەلابردنی گرێکە ڕێگەی نازوورەوە بەکارهێنانی عیلاجی کیمیایی بۆ ناو میزەڵان ئەکەنە ناو میزەڵانی کەسەکە 1 بۆ 2 سەعاتیا ئەمێنێتەوە زۆربەی زۆری حاڵەتەکان دەتوانین سەیطەڕەکەین بەسەریا و نەخۆشیەکە بن ئەمە لە قۆناغی یەکەم لە قۆناغی سەرەتا لە قۆناغی یەکە مەرحەلەی یەک کە گرێ شێرپەنجەیەکە لە ناوپۆشی میزەڵانەوە ئێشتا نەگەیشتۆتە دیواری میزەڵان نەگەیشتۆتە ماسوولکەکانی میزەڵان وەڵامی تر لە مەرحەلەی 2 بۆ سەرەوە کە گرێکە بڵاو بێتەوە ئەچێتە ناو ماسوولکەکانی دیواری میزەڵان ئەلەم حاڵەتەیە ئەبێ میزەڵانەکە هەمووی لابێت گەیشتە دیواری میزەڵان بەڵێ بەشێک لە ڕیخۆڵی نەخۆشەکە ئەی بڕین و بۆ یەکەینەوە بە میزەڵان ئەمەشە چاندنە دکتۆر هەر بەڵێ چاندنەوەی میزەڵانی پێڵێن ئێتە هەنێجا هەر ئیخینەوە شوێنی میزەڵانەکە خۆی کەسەکە وەکو پێشتر میزەکە هەنێ جاریش لە یەکێک لە بەشی خوارەوەیسکی لە هەلایەکی بێ لەوێەوە هێنینە دەرەوە کەسەکە لەوێەوە میزەکە ئەمە سەخت نییە دکتۆر بەردەوام سەختە لە بیدایەتە بەڵام زۆربەی نەخۆشەکان ئەوە نیە لە دوای فترەیە کە پێیان ئەڵێن چۆن بەکاری بێن چۆن بەتاڵیکەنەوە خۆشبەختانە پێوەی ڕایەن و پێوەیەژی شکریخوا دکتۆر من یەک بابەت بەرچامکەوە مادام باسی شێرپەنجەی میزەڵدانمان کرد ئەیوە ئۆمێگا 3 ئەتوانێت زۆر باش بێت بۆ ئەم کەسانە ئەگەر لە ڕووی خۆراکەوە ڕەجیمی خۆراکەوە بە ڕێزت باسی ئەومان بۆ بکەیت باست کرد مزرەمەنیەکان زۆر باشن میوە ئاودارەکان باشن بەڵام چیتر باشەوە چی بۆ ئەمان بەتایبەت خراپە طبعا بەعامەتەن سەوزەوات میوەهات
بڕێکی زۆر لە ئاویان تایە بەڵێ. بڕێکی زۆر لە کانزاکانیان تایە و بڕێکی زۆر لە ئەنتی ئۆکسیدانتیان تایە کە ئەمانە دژی شێرپەنجە کارەکەن ئێمە بەعام تەوسیاکەین کە ئەوانە زۆر بخۆن و ئەو شتانش کە خراپە بۆ میزەڵان وەکو باسمان کە جگەرە کێشانە بەکارهێنانی لاستیک و پلاستیک و بۆیاغ و بەنزین و تەنەر و ئەوانەیە ئەڵێن لی دوورکەوەرەوە مەسەلەن جگەرە کێشان ئەگەر یەکێ جگەرە بکێشێت واز لە جگەرە بێنێ دە بۆ 15 ساڵی ئەوێ کە بە تەواوەتی لە مەترسی جگەرەکە نەجاتی بێت لەبەرەوە ئێمە پێڵێن قەی ناکە گەشتوتە مەرحەلەی مشکلە نیە لە ئێستا شابی وەستێنی هەر باشە کاتە ئەمانە واز لێ بێنە ئەمانە زیاد ئاو سەوزە میوە هات باشە و لەم لاشەوە کەمکردنەوەی جگەرە و بۆیاغ و لاستیک و پلاستیک دەسەکانی خۆش بێت دکتۆر سپاس سپاس بۆ بۆ تۆ بە هیوای ئەوەی کە هەر کەسێک هەستی بەم نیشانانە کرا کەسێک گرفتێکی هەبوو لە میزەڵدان و هەر بڵێ نەم سیستەمەکە لە گورچیلەوە دەست پێکە هەتا ئەوەی کە میزە ڕۆیە کە میزەکە ئەوە دەرئەیات گرفتێکی بۆ دروست بوو پشتگوێی نەخات لە هەمووشی گرنگتر دکتۆر ئاماژەی بە خاڵێکی گرنگە ئەگەر هەستی کرد بەردەوام خوێنی هەیە ئەمە بابەتێکە کە نابێت پشتگوێ بخرێت و سەردانی پزیشک بکرێت بۆی کە پشکنینی بۆ بکرێت هیواداری کەسم گرفتەی نەبێوە کەسێکی شەم گرفتەی هەیە یاخود هەستەکە بەم نیشانانە ئەم گفتوگۆی ئێمە بێتە بابەتێکی گرنگ بۆی کە سەردانی پزیشک بکە ڕنگدانەوەی خراپی نەبێت لە سەر جەستەی خۆی و لەسەر ئەندامێکی تری جەستەی خۆی هیواداری سوود هاڕۆن بێت دووبارە سپاسیش بۆ تۆ زۆر سپاس دەستە خۆش